بەڵە سلااوان لێ بێتن دیارە دوای ئەوەی ڕێکەوتنی نێوان عێراق و ئێران چوە باری جێبەجێکردن لە کۆنتترۆلکردنی سنوورەکان لە چەند ڕۆژی ڕابردوو هێزێکی زۆری پاسەوانی سنوور بەرەودەڤەری برادۆز بەڕێکەوتن لە ئێستادا بەرەو ناوچە سنووریەکان جوڵان پێکراوە بۆ ئیبارەگاکانیان لە ناوچەکەدا بنن بۆ ئەوەی پارتەنایەرەکانی ئێران لەو ناوچانە بارگاکانیان چۆڵ بکەن دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو بارگاکانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم ناوچانە چۆڵ کراون و هێزەکانی پاسەوانی سنوور جێی ئەوان ئەگرنەوە بەڵام هێزەکانی پاسەوانی سنوور دیارە لەو ناوچانش چوونەتە پێش کە هێزەکانی پەکەکەی لێ بەڵام هێزەکانی پەکەکە دیارە ئاماژەیان بەوە داوە ناوچەکە چۆڵ ناکەن بە پێی و زانیاریانەی لە دەڤەری برادۆز دەست ئێمە کەوتووە یەکەی داریەکانی ناوچەکە سەرجەم ڕەوەند و کۆچەریەکانیان ئاگادار کردوتەوە کە تەواوی کوێستانەکانی ناوچەکە چۆڵ بکەن بەهۆی بارودۆخی نائارام لە ناوچەکە هەریەکە لە کوێستانەکانی بربزین و هۆڕنە و بڕشکین و تەواوی جۆتیاران و مرداران لە ناوچەکە ئاگادار کراونەتەوە بۆ سەلامەتی گیانی خۆیان پێویستە لە ماوەی 24 کاتژمێردا تەواوی ناوچەکە چۆڵ بکەن بەرەو ناوچە ئارامەکان بەڕێبکەون چونکە بارودۆخی ئەمنی لە ناوچەکە نائارامە لە چەند ڕۆژی ڕابردووش دیارە بەهۆی چوونە پێشی هێزەکانی پاسەوانی سنوور لە ناوچەکە تەقە لە نێوان هێزەکانی پەکەکە و پاسەوانی سنوور تەقەی هەوایی ڕوویداوە لە ئێستاشدا کە تەواوی ناوچەکە تەواوی کوێستانەکان هاوڵاتیان تیایدا ئاگادار کراونەتەوە چۆڵ بکەن هەر بەهۆی نائارامی بارودۆخی ئەمنیە لە ناوچەکە.